لە شوێن پەنجە باسی هەوڵ و پاڵپشتەکانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی دەکەین سەبارەت بە ئەو ئارامی و ئاسایشەکە چۆن بەدێ هاتووە. لە کابینەی نوێی حکومەت هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ توانیوێتی تەکنۆلۆژیای نوێ بێنەتە ناو پرۆسەکانی و خزمەتگوزاریەکان سریعتر بکە. هەرکە باسی هەرێمی کوردستان دەکرێت شاری هەولێر ئارامی و ئاسایشە بەهێزەکەی دێتە بیری هاوڵاتیانی خۆمان و هاوڵاتیانی بیانیش خەڵکی بیانیش. بۆیە ئێمە لەم بەرنامەیە لە شوێن پەنجە باسی هەوڵ و پاڵپشتەکانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی دەکەین سەبارەت بە ئەو ئارامی و ئاسایشەکە چۆن بەدێ هاتووە. هاوکاتیش باز لە پەرەپێدان و پێشکەوتنی بواری تەکنۆلۆژیا دەکەین لە دەستگیرکردنی تۆمەتباران، ئاشکراکردنی ناسنامەی تۆمەتباران و کەمکردنەوەی تاوان و هاوکاتیش ئەو ئارامی و ئاسایشەی کە بەدێ هاتووە. لەم بەرنامەیە چیرۆکی یەکێک لەو پاڵپشتیانە سەرۆکوەزیران بۆ ئەوەی کەمکردنەوەی تاوان و تۆمەتباران دەستگیر بکەن نیشان دەدەین کەوا دەستگیرکردنی باندێکە ئەمەش لە ئەنجامی پێشکەوتنی بواری تەکنۆلۆژیا و پاڵپشتەکانی حکومەت لە بواری تەکنۆلۆژیا وای کردووە هەم تۆمەتبارانە بێ ئاگای بن لەوەی کە هەرزوو دەستگیر دەکرێن و چاودێری دەکرێن. لە بەرنامەی شوێن پەنجە ئەمجارە باز لە پاڵپشتی و هەنگاوەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێشکەوتن و پێشخستنی تواناکانی ئەفسەران و کارمەندانی هێزەکانی ئاسایش و ناوخۆ چۆنیەتی خۆگونجاندنیان بە تەکنۆلۆژیای سەردەم دەکەین بۆ خزمەتکردن بە هاوڵاتیان و زیاتر بەرقەراربوونی ئارامی و ڕوبەڕووبوونەوەی تاوانباران. ئەم هەوڵانەش لە پێناو ئاسایش و سەقامگیری زیاتری هەرێمی کوردستان نراوە. سەرۆکوەزیران لە سەرەتای دەست بەکاربوونی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەکردار ئەو هەنگاوەینا بە ئەلیکترۆنیکردنی حکوومەت و سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیای سەردەم بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و خزمەتکردنیان و ڕێگری لە تاوانەکان. کاتێک پرسیاران لێکردم گوچان بابەتێکی خۆش لەسەرەوەی کە چۆن وەزارەتی ناوخۆ هەوڵی داوە لە ڕێی هێنانە ژوورەوەی یان هێنانە ناو سیستەمەکانی خۆی تەکنۆلۆژی توانیوێتی باشتر خەڵک بپارێزێ و باشتر خزمەتگوزاریەکانی پێشکەشکە. تەوان بە ژێرەی یاسا وەزارەتی ناوخۆ بەرپرسە لە پاراستنی ئەمنیەتی گشتی. ڕەنگە بۆ من زەحمەت بێ بتوانم لە ماوەی کورد باز لە هەموو ئەو پرۆژانە بکەم کە لە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ توانیوێتی تەکنۆلۆژیای نوێ بێنەتە ناو پرۆسەکانی و خزمەتگوزاریەکان سریعتر بکە. کاروبار ئاسانتر دەبێت کاتێک تەکنۆلۆژیا دەبێتە هاوکاری مرۆڤ و ڕێگای کلاسیکی بۆ خزمەتگوزاری نامێنێ. دانانی کامێرە لە هەر شوێنێک بۆ پاراستنی خەڵک و بۆ کۆکردنەوەی بەڵگەیە کە بەیانی بتوانی مافیا وڵاتێک بپارێزی. سیستمێکی دیکە کە ئەدلەی جنایی ئێستا ئیشی لەسەر دەکە بەڵگەکانی تاوان ئەویش مەسەلەی DNA و سایبەر کرایمە تاوانی ئەلکترۆنی. ئەو بەڕێوەبەرایەتیە یەکێک لە بەڕێوەبەرایەتە گرنگەکانی وەزارەتی ناوخۆیە و ئێستا بە نوێترین تەکنۆلۆژیا دام کرایە و
ئیشی لەسەر دەکرێت و لە کارکردن تێیدا بەردەوامین. سیستمی ملاحقة المطلوبین سیستمێکی گرنگی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسە کە هەوڵ دەدا بۆتە داتابەیسێک ئێستا لە زۆربەی دام و دەستگاکانی وڵات دەبێت کە یەکێک داواکراوە بۆ ئەوی نەتوانێت خۆی بشارێتەوە، یەکێک فەرمانی گرتنی هەیە بڕاتە یەکێک لە دەستگاکان خەریکی معاملە بێ یەکسەر زاندرا چێ و پۆلیس ئاگادار دەکرێت و دەندەوێت. لەم بەرنامە سیرۆکی باندێکی تاوانکار دەژێڕینەوە و ئاشکرا دەکرێن بە پاڵپشتی هێزەکانی ئاسایش و بەکارهێنانی تەکنەلۆژیای سەردەم بۆ دەژیکردنی. لە شوێن پەنجە بە نیشاندانی تاوانی ئەم باندە تاوانکارە دەست پێ دەکەین کە لەلایەن ئاسایشی هەولێر چاودێری کراون. دڵنیات دەکەم من ئەوە نیم ئینشاءڵڵا بگیرێم، ئەوە لەخواوەیە لە خۆمەوە نییە. باندا لە کۆمەڵێک گەنجی دەرەوەی سەنتەری شاری هەولێر و ناوچەکانی تری هەرێمی کوردستان پێک هاتوونە. لە ماوەی چەند مانگ ئەو تۆمەتبارانە کە بەشێکیان لە دەرەوەی شاری هەولێر ڕوو لە هەولێر دەکەن، کاری ڕێگری و تاوانی دزی و هەڕەشە و چەندین تاوانی تر بە گروپ ئەنجام دەدەن. سەبارەت بەم گرتە ڤیدیۆیانەی کە ئەم تۆمەتبارانە تاوانەکانی ئەنجام داوە، دوای ئەنجامدانی تاوانەکان ئەمانە چاودێری کراون لەژێر چاودێری چڕی بە تایبەت ئەو پاڵپشتیەی سەرۆکوەزیران حکوومەت بۆ لایەنی هێزەکانی ناوخۆ ئاسایش لە بواری تەکنەلۆژیا بابزین چی لێ بەر ئەنجامەکەی چی بووە، ئەم تەکنەلۆژیایە چەندە پاڵپشت و کاریگەرە لە دەرجیکردنی تۆمەتبارەکان و دۆزینەوەیان و کەمکردنەوەی تاوانەکان. لەم گرتە ڤیدیۆیان دەردەکەوێت کە ئەمە یەکێکە لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پاڵپشتیانە بۆتە هۆکاری ئەوەی هێزەکانی ئاسایش ناوەخۆ ئەم تۆمەتبارانە هەرزوو دەرگیر بکەن. بۆیە ئەوەی کە گرینگە لە شاری هەولێر بەتایبەت لە هەرێمی کوردستان کە لە دەرێ وڵاتان خەڵکی بیانی خەڵکی ناوخۆی سەریان سوڕماوەلەوەی کە تۆمەتبار بەم ئاسانیە دەرگیر دەکرد. ئەمە ئاسان نییە، ئەمە ئەوەی کە ئاسانی کردووە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە، پاڵپشتەکانی سەرۆکوەزیرانە بۆ دام و دەستگاکانی ئەمنی و ئاسایش کە وای کردووە ئەم تۆمەتبارانە نەتوان دەربازیان بێت. هێزانەی ئاسایش و ناوخۆ ئەرچیان پاراستنی ئاسایش و تەناهی و دابینکردنی ئارامی و سەقامگیری و ڕوبەڕووبوونەوەی ڕێگری لە تاوان و تاوانبارانە. هەر کەسێکیش بێوێت ئارامی و ئاسایش تێک بدات گیانی هاوڵاتیان بخاتە مەترسی و ڕوبەڕویان دەبنەوە و هیچ نەرمی و کەمتر خەمێک بەرامبەر تاوانباران نانوێنن. لە ماوەی چەند هەفتەیەک هەموو ئەو تۆمەتبارانە ناسنامە و شوێنەکانیان لەلایەن ئاسایشی هەولێر ئاشکرا دەکرێت.
ئەو باندە دوای وەرگرتنی زانیاری و سکاڵای دادخوازان لە ئاسایشی هەولێر تیمەکانی لێکۆڵینەوە و بەشی تاوانەکانی ئاسایشی هەولێر دەست بە لێکۆڵینەوەیەکی ورد دەکەن. دوای وەرگرتنی فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر هێزەکان بۆ شوێنی تۆمەتباران جوڵە دەکەن و تیمێکیش بە وردی لە دوورەوە بە کامیڕای تایبەت و پێشکەوت و چاودێری جوڵەی تۆمەتبارەکان دەکەن. ئیتر ئۆپەراسیۆن دەست پێ دەکات و دەستگیر دەکرێت. ئەو تۆمەتبارانە ماوەی چەند هەفتەیەک چاودێری دەکرا. دوای ئاشکرابوونی شوێنی کۆبوونەوەی ڕۆژانەی ئەو باندا کە تێیدا چەند شوێنێکی نهێنیان هەبوو بۆ کڕین و فرۆشتن بە کەلوپەلی دزیارەکانیان و دانانی پیلانی تاوانەکانیان چاودێری دەکرێت. سەیدی مەجموعە نەفەرێک ڕاوەستاینا ئەو تۆمەتبارانەی کە لە دویان بوون لە بینی دوو مانتۆڕان ڕاوەستاینەوە بەرێبەرە سەیدی ئەوە لە بینی دوو مانتۆڕان ڕاوەستاینەوە مراقەبەیان دەکەین لێرکۆانە و محامەلەی کڕین و فرۆشتن دەکەن بە مانتۆڕ. یاکە 5 نەفەرن دوو مانتۆڕیشیان پێیە. یاکە یەکەتیان سۆری لەبەرە یەکەتیان چشینی لەبەرە دارەکی لە دەستیە یەکیشی لەسەر مانتۆڕەکەی دانیشتە ئەوە یەکەتیان ئێستاوا خۆی دەگۆڕی جنچی خۆی دەگۆڕێت قوربان. ئەمڕۆ جیهان لە پێشکەوتنێکی خێرا و تەکنۆلۆژیادایە. هێزەکانی ئاسایش و ناوخۆ پۆلیس لەگەڵ ئەو گۆڕانکاری و پێشکەوتنانە بەڵپاڵپشتی سەرۆکی حکوومەت خۆیان ڕاهێناوە لە ڕاپەڕاندنی ئەرکەکانیان بە سوودوەرگرتن لەو تەکنۆلۆژیایی کە دابین کراوە لە ناسینەوە و دۆزینەوە و ئاشکراکردنی ناسنامەی تۆمەتباران. چاوشین و یاخوی بۆکانی تیکتۆک و تاقانەکانی تیکتۆک ئەمانن. ئەمانە بابزین چیان کردووە. ئەمانە کۆمەڵێک تۆمەتبارن باندێکیان پێکهێناوە. ئەم باندە ڕێگری، دزی، هەڕەشە، هاوکاتیش گاڵتەکردن بە ئافرەتان لە نێو پارک و شوێنە گشتیەکان، تەقەکردن، هەرچی خوا پێی ناخۆشە ئەمانە کردویانە، هەرچی تاوانیشە لە تاوانەکانش بە شێوەی باند کاریان کردووە و پیلانیان داناوە. ئەمەش ئەو کەلوپەلانن کەوا لە کاتی ئۆپەراسیۆنی دەستگیرکردنی ئەم کۆمەڵە کەسە ئەم کۆمەڵە تۆمەتبارە دەستی بەسەدا ژیراوە کە پێک هاتووە لە چەچی سپی و دەمانچە هاوکاتیش ئەم ساتور و تەور و ئەم چەکانەی کە دەبنرێت ئەمانە لەیان بووە بۆ ئەوەی کاری ڕێگری بکەن. غيبين سنجر محمد نواس أصحاب حبشي وسيف الدين ناي هو سيف الدين دلوي بافيلو لقر أوش قيلاني كاميان أويا تيتان ذكرت
ڕێگیریمان کردی و تەقەمان کردی و ماتۆرمان دەدزی. تۆمەتبارەیان لە گرتە ڤیددیۆکە دەردەکەوێت ئەمانە دەستنە شوێنێک دەیانەوێت تاوانی دزی بکەن مانتۆرسکیلێک بدزن خاوەنەکەی ڕادەکات بۆیان ئەمانە پێش ئەوەی هەڵبێن دەیانەوێت ئەم مانتۆرە بدزن بەڵام لە کاتی ڕاکردنیان ئەم چەکەیان لە دەستبەر دەبێتەوە بەجێ دێڵن و ڕادەکەن ئەمە لە گرتە ڤیددیۆ یەکەم گرتە ڤیددیۆی دوم ئەمانە دەچێن ماتۆرسکیل دیلیڤەریەکان ئەمانەی کاری دیلیڤەریەکەن ئەمانە کاریان ئەوە بووە لە ڕێگەی هەڕەشە بەم چەکانە سێ مانتۆر دوو مانتۆر یان مانتۆرەیان پێ بۆ سێ تۆمەتبار لەسەر بووە دابەش بووینە یەکیان کاری دزی ئەنجام داوە یەکیان پاسەوانی کردووە کە ئەم چەکەی پێ بووە یەکی تریان دزیەکەی کردووە مانتۆرسکیلەکەی بردووە ئەمانە بەم شێوە کاریان کردو تاوانەکەی ئەنجام داوە ئیدی لە یەکێک دەگرتە ڤیددیۆکان دەردەکەوێت دوو مانتۆرسکیلی دیلیڤەرین دەیانەوێت بەم شێوەیە لیان بدزن بەڵام ئەوان خۆیان بەدەستۆ نادەن ئەم دویان ئەم چەکە دەردێن و فیشک دەتەقێنن ئەمانە ڕوبەڕووی خەڵکی بوونەوە تەقیان لە خەڵک کردووە. شێخە بەخۆی ماتۆر خوێنێنی بەخۆی سەکەیای پێدا. تەواوی ئەم باندا لە شاری هەولێر کە ئەم تاوانانەیە ئەنجام داوە ئەمە هەر بە مانتۆرسکیل و بە ڕێگری و بە هەڕەشە و بە ئیزعاجکردنی خەڵک نەوەستاون ئەمانە لە ناو گەڕەکان لە دەرمانخانەکان لە مارکەتەکان کاری دزیشیان ئەنجام داوە بە شێوەی باند کاریان کردووە و زۆر جارژنێ و بەشێک لە پارکەکان چۆنە خەڵکیان تەسوور کردووە و کەلوپەلیان پێ بووە خەڵکیان ئیزعاج کردووە هەرسانی خەڵکیان کردووە دەگوترێت کەوا ئەمانە مەشروبیشیان پێ بووە لە ناو پارکان خەڵکیان هەرسان کردووە. لا لا والله برا والله كتانا لا تانس داكاي من حبا نسفي لا سخومان خومان دردس يعني فيش عاشش خومان انا برا كوي عياد المهري مية ليدا ليدا اي بابا اي بابا جگە لە بتاوانە ئەمانە دەسەر شەقامەکان دۆخی هاتوچۆشیان تێکداوە هەر بۆ نەوەستاون هەستاون بە نمایشی سیر و جۆرا و زۆر بێزارکردنی خەڵک بۆیە دوای ئەم تاوانانە ئاسایشی هەولێر تیمەکانیان کە لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵنەوەی ئاسایشی هەولێر دەست دەکەن بە لێکۆڵینەوە و دەستگیرکردنی ئەم باندا لە ماوەی چەند شەوێک دەچەند ئۆپەراسیۆنێکی تایبەت و جیاواز ئیدی تەواوی تۆمەتبارەکان دەستگیر دەکرێن و دیکۆمنت و بەڵگەکان دەکەوێتە بەردەست ئاسایشی هەولێر و پەڕاوی لێکۆڵنەوەیان بۆ دەکرێتەوە ئاسایشی هەولێریش ڕای دەگەێنێت هەر کەسێک سکاڵای لەسەر ئەم تۆمەتبارانە هەیە کەەوە ئەم تاوانێ بەرامبەر ئەنجام درراوە بێتە بەڕێبەتی ئاسایشی هەولێر یان بنکەکان بۆ ئەوەی سکاڵای یاسایی تۆمار بکات و داوای مافی خۆی بکاتەوە. سەبارەت بەو باندا وتەبێژی ئاسایشی هەولێر دەبینی. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر و دابینکردنی ئارامی بە ئەرکی سەرشانی خۆمان نەزانین و حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە هێزە ئەمنیەکانی و هێزەکانی ناوخۆی دەستکراوە کردووە بۆ ئەوەی بتوانن ئەرکەکانی خۆیان بە تەواوەتی جێبەجێ بکەن و هەروەها ئێمە لە ماوەی ڕابردوو توانیومانە ئەرکەکانی خۆمان بەباشی بە جێبەجێ بکەین لە ئەنجامی ئەو پاڵپشتۆی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەیبووە بۆ
دەستگا ئەمنیەکان و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی تەکنیکی و لە ڕووی سەربازیوە توانیوێتی بە شێوازێک هاوکاری دەستگا ئەمنیەکان بکا کە ئێمە بتوانین کارەکانی خۆمان بە شێوەیەک ئەنجام دەین هەر تاوانێک کە ئەنجام بدرێت لە ماوەیەکی کەما و لە کەمترین ماوەیە بتوانین تاوانبارەکە دەستنیشان بکەین و شوێنەکەی ببینینەوە بە فەرمانی بەڕێزدادوەر دەستگیری بکەین. یەکێک لەو تاوانانەی کە لە ماوەی ڕابردوو کە بینیمان ئەنجام درراوە باندێکی دەکەسی لە ناو شاری هەولێر کە ئەم باندە چەند تاوانێکی جۆرا و جۆریان ئەنجامدا بوو لە دسیکردن و لە کاری ئاژاوە گێڕی و لە تەقەکردن و لە هێرشکردنە سەر خەڵکی سڤیل. ئەمانە وای کردووە ئەم کارە تەکنیکیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕاهێنان کردنی ئەفسەر و کادرانی ئێمە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وای کردووە کە تیمەکانی ئێمە بە شێوازێک پێش بکەون کە هەر تاوانێک ئەنجامە درێت لە ماوەیەکی کەمدا بتوانین تاوانبارەکە بدۆزینەوە. خاڵێکی گرنگ هەیە کە پێویستە ئێمە تیشکی بخەینە سەر و باسی لێو بکرێت لە ماوەی 4 ساڵی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پێشووتر باسمان کرد کە ڕێگری لە تاوان کراوە و تاوان بە شێوازێکی بەرچاو کەمی کردووە. ئەوەی کە پێویستە باس بکرێت ئەوەیە کە چەندین تاوانیشە بۆ بەر لەوەی ئەنجام بدرێت لەلایەن هێزەکانمانەوە ڕێگری لێکراوە و دەستگیر کراون. واروها چەندین دیاردەی نایاساییش هەبووە کە پێشتر بە شێوازێکی بەرچاو هەبوون ئەو دیاردانش هەموو لەلایەن هێزەکانمانەوە ڕێگریان لێکراوە. ئەمەش هۆکاری ئەو پاڵپشتەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیبووە بۆ دەستگا ئەمنیەکان. و پاڵپشتەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی تەکنەلۆژی وای کردووە کە تاوانە جۆرا و جۆرەکان بە شێوازێکی بەرچاو کەم ببێتەوە و هاوکاریکی تەواوی دەستگا ئەمنیەکانی کردووە کە بتوانین هەر کەسێک کە تاوانێکی ئەنجام بدات لە ماوەیەکی کەمدا بیدۆزینەوە دەستگیر بکرێت. هاوڵاتیان دڵخۆشن بەو هەوڵانی حکوومەت بۆ ڕێگری لە تاوانەکە. ماوەیەک پێش ئێستا دوای ئەوەی دزیان لێکردم لە ماتۆڕەکەم دەرچوو کۆمەڵە باندێکن ڕێگری لە خەڵکی کوردستان و کاسبکاران دەکەن. دوای ئەوەی هاتم بۆ ئاسایشی هەولێر شکایەتم کرد. دوای ماوەیەک توانیان باندەکە دەستگیر بکەن و بە سزای خوێن بگەین. أنا من فترة تعرضت لسرقة أي دراجة نارية. طبعا توجهت لأسايش أربيل خلال وقت قصير تم القبض على مجموعة معينة. كهات مدارة وما توركمنا ما أبو سحاد يعزيش وهات مدميان برد هات مع أسايش هولير شكايتي خوم كرد ودست كارمنداني أسايش هولير خوش بي ودست حكومتش خوش بي كتوانيان هاوكاري ممكن تاوانبار بدوزن وبس زي خويان بقينا. من يككم لو هاولاتياني ك دزيكم ليكرا لان عندي كسو ل كن سوبر ماركت بل عنده كسو ماتوركم ليت زرا ماتور سكيلك كاسب كاربم يشي قاندنو هنا ذكرت اويش سباسيا وبرا سايشانا دكم ك او كساني كدزيكان لي كردمو دزگیر کراون. یەکێک لە هۆکارەکانی ئەو ئاسایش و ئارامی و سەقامگیریە لە کوردستان کە هەیە بۆتە دەستکەوت و سیمای گەشی هەرێمی کوردستان. زیاد لەو هەماهەنگی و هاوکاری و پەیوەندیە بەهێز و توندوتۆڵەی نێوان خەڵکی کوردستان و دەستگامنیەکان بۆ بەهێزی حکوومەت و پاڵپشتەکان لە بواری سەربازی و تەکنۆلۆژیا دەگەڕێتەوە.